پێشەکی جارێ زۆر سپاس بۆ ئێوە کاتون. دیارە کارەساتێکی زۆر گەورەیە، دیارە واقعەیەکی زۆر زۆر گرنگی مێژووی دەبێت ئەم شەڕی ساڵی 2026 کە بە دوو وڵاتان ئیسرائیل و ئەمریکا هێرشیان کردە سەر ئێران. خۆ دیارە ئێمە هەموو لایەک پێمان خۆشە کە ئەو ڕێژیمێک کە 47 ساڵە بە زەبری ئاسن و باڕووت ئەو میلەتەی دەسەوسێنێتەوە، ئەو میلەتەی سەرکوت دەکات لە سیزنەکاندا، چالاکانی مەدەنی، چالاکانی ژنێ هەموویانی چەساندۆتەوە، هەمووانیدا بەند و زنجیر کردووە. خۆ واقعەیەکی زۆر خۆشە کە بڕوخی. بەڵام ئایا پرسیارەکە دێرەدایە، ئایا ڕووخان کاری میلەتە یا کاری وڵاتێکی دەرەوەیە؟ ئەوەی کە ئەمریکا دەیکا بڕێی من نەک لە خۆشەویستی خەڵکیە و لایەنگری بۆ خەڵکی فەقیر و هەژار و زەحمەت کێش و زوڵم لێکراو بێ، نا، ئەوانە ئەجندای خۆیان هەیە و ترامپ نەیشاردوێتەوە. ترامپ پیاوی دۆلارە، ترامپ پیاوی ئەوەیە کە مەعاملە بکە، بۆ خۆی دەڵام بیزنسمەنم، مەعاملە چیم؟ ئەمە هەروەکو ئەوی دیکە کە کردی ناوی چی بۆی لاتین ئەمریکایە دەیهەوێ یاوەکو سووریا ئەحمەد شەرعێک ببینێتەوە و بیکاتە دەستە چیلەی خۆی، بیکاتە کۆیلەی خۆی و لە ئێرانی دانێ. تا ئێستا ئەوەی دەست نەکەوتو. ئەگەر لە ئەوڵی شەڕەکەوە کەسێکی وای دەستکەوت بە لەو زیناحانەی ناو حکوومەت کە بڵێ بابە نەعەم سەیدی ئەتو چ دەفەرمووی ئەمن وا دەکەم، لەمێژ بۆ شەڕەتەوا بوو. بەداخەوە یا بۆ خۆیان دەڵن خۆشبەختانە. ئێمە دەزانین وڵاتی ئێرانە دەناسین، کۆمەلگای ئێران دەناسین، کۆمەلگایەکی زۆر 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 ناسیۆنالیستن، یعنی بەڕاستی کە دێتە سەر ئەوەی وەکی دیکە هەمویان لەسەر جادە ناڕازین، هەمویان لەسەر جادە جنێو دەدەن. بەڵام ئێمە لەبیرمان بێ کەەوە کاتێک کە لە ساڵی 79 سەدام حملەی کرد بۆ ئێرانێ، ئەوەی کە حکوومەت هەموو دەمان کود بە چەقەنەیەک دەڕوخێ و بە حملەیەک دەڕوخێ، دروست بە عەکسەوە دەرچوو. تەنانەت منداڵ و کچ و کوڕی 11 ساڵە و 12 ساڵە هەستان چوون بۆ جبهە، یعنی شەڕەکەیان کردە شەڕی میهەنی. وڵات میهەن لە خەتەردایە، نیشتیمان لە خەتەردایە. وەختێک دەگاتە سەرەوەی ئێرانی یەکدووی لێ ناکە، ژن، پیا و پیر، جەوان دێنە سەر جادە و ئەو تەعەسسوبیان هەیە. ئەمە هەموو دەزانین، شناختمان لەوەی هەیە تەعەسسوبی ئێرانی چەند بەقووەتە. بەڕێی من نەتەنیاهوو ترامپی فریودا و ئەو معلوماتی کە نەتەنیاهوو هەی بۆ یاد نەتەنیاهوو دای بە فەرق ناکا بە ترامپی، معلوماتێکی دروست نەبوو. یعنی شناختێکی کۆمەڵناسانە کۆمەلگای ئێرانی بناسیبایە دەیزانی کە ئەم شەڕەوە ئاسان نابێت و دەبێت ئەوان زیاتر تەرکیز بکەنە لە زیاترێک کە تەرکیز بکەنە سەر درۆن و بۆمبی ئەتۆم و چی و کەشتی ئەو پلەیستەیشن لە ئاسمانێدا. ئەوە دەبوو کەسێک نەسیحەتێکی وای کردبان کە کاکە ئەو کاری ئێوە نییە، بەڵام ئێوە دەتوانن یارمەتی دەربن. یارمەتی دەربن بە چ معنایە؟ بەو معنایی کە هەستی نیشتیمان، خۆشەویستی، ملیگەرایی ئێرانیان تەحریک مەکەن. ئەوان هاتن دروست بە عەکسەوەیان کرد. ئەو هەستە بوو بەوەی کە هەموو ڕۆژێ لە سەرجادەکانی تاران و تەورێز و زەنجان و ئیسفان بزاهرە بێت و ئەوە دەیبینین ڕۆژانە. ئەمە کارێکی یەکجار خراپ و ئەو شەڕە فەرسایشەی دروست کردەوە تقریبا دەبێتە 2 مانگ کە تەواوی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەحتیلە داخراوە. ئەم پێم وابێ کە ئەوان دەبووان توانی زۆر بە خشکەی، زۆر لە بنەوە یارمەتی دەری خەڵک بن و یارمەتی دەری ئۆپۆزیسیۆنی ئێرانی بن. ئۆپۆزیسیۆنێک کە دەیانتوانی تەقوێتی بکەن. ڕاستە من لەوەیدا قسەم نییە کە ئۆپۆزیسیۆنێکی ئەوتۆمان نەبوو لە ئێرانێ، بەڵام ئۆپۆزیسیۆنێکە پەیدا دەبوو. ئەمە لەبیرمە ساڵی 2003 ئەلەو لەندەنەی ئێستا
مامجەلال هات خۆڵی هەڵماڵی و ئاینسیان دروست کرد و ئۆپۆزیسیۆنیان دروست کرد، ئەوە چەلەبی بوو، ئەوە جەعفەری بوو، ئەوە نازانم چێ بوو مامجەلال هەمووانی کۆ کردەوە لە هۆتێل ڤیکتۆریا لە لەندەنێ و ئۆپۆزیسیۆنێکی دروست کرد کە بۆشایی دەسەڵات دوای سەدامی نەبێت. ئێمە ئێستاشی لەگەڵ بێ بەو وەزعشەوە ئەقە دەبوو پیان کوتپایە بە ترامپی پێشم ما بەدەیزانێ کوڕی شای ئۆپۆزیسیۆن نییە، مجاهیدین ئابروز بەرە بووە ئابروچوو بووە لە دڕابردوودا و ئێرانی قبولی ناکە. مجاهید بەوە حەیای خۆی برد کە لە نەوەدەکان بوو ئاخری نەوەدەکان بوو یا چ بوو هات مەسەلەن بە ئەرتەشی سەدامی حەملەی غەربی ئێرانی کرد و ڕۆژئاوای ئێرانی کرد لە کرماشانوانە ئەبەوەی ئەوان تووڕە بوون و تەواوی کریدیتی مجاهیدین بوو بە سفر بۆیە تۆ بە هێزی دوژمنێکی ئەفلەقی وەکو سەدام دی حەملە دەکەی بە ئێرانی خۆشەویستی خۆت، ئەمە ئێرانی لی ناگوزارێت. ئێرانی ناتوانێت تەرەفداریەوە بێت کە ئەمن سپینێ دووسپێ مەسەلەن دەوڵەتێکی دوژمنی ئێرانێ بەرم لەگەڵ خۆم بم هەیە مەسەلەن ئێران بڕۆخێ. ئەمە هەڵەیەکی گەورەیە، هەڵەیەکی زۆر گەورەیە کە بەداخەوە کۆمەڵێک لە حیزبەکانی ئێمە ئەو هەڵەیەی دەکەن یا ئەو لایەنگرە سادە کاڵفامانە ڕۆژتاکوێ لەسەر فەیسبووکی دەیکەن ئەوەیە کە ترامپ بۆمان دەڕوخێنێ، ئەمە بۆمان ناڕوخێ، ترامپ بۆمان دەڕوخێنێ، بژی ئەموو ترامپ نازانم چیچێ. ئەم قسانە زۆر خراپ یەکجار و ئەمە کریدیت و کاپاسیتی و شخصیەتی ئۆپۆزیسیۆنی هێناوەتە ژێر سفر. بە دڵنیایی هەر شتەی ڕگا و مکانیزمی خۆی هەیە. ڕگا و مکانیزمی کە ئەوان ئیسرائیل و ئەمریکا بەکاریان هێنا بەبێ بەشداری قووەتێکی ڕاستەقینە و ڕەسەنی ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە دەزانم زۆر زەعیفە، ئەوە بوو کە ئەو شەڕەی بەو شێوەیە تەرتیب کردوکە ئێستا ئەمریکاش بە ئاگر بەزڕازێ و ئێرانیش بە ئاگر بەزڕازێ زەئی ئەو ئاگر بەستە دەبێتە قوڕوەسەری بۆ میلەت، چونکە خۆ ئاگر بەستە نابێتە هۆکاریەوەی کە مەعیشەتی خەڵک ئەکۆنۆمی ئێرانێ بەرەو باشی بڕە خراپتر دەبێت. ئەمە کارێکی یەکجار نادروست و ناسیاسیانە و ناستراتیژیانەی ئەمریکا و ئیسرائیل بوو کە کردیان بەوەی کە ئەتۆ خامنەیت کوشتووە، بەوەی کە تۆ تەواوی سەرانی ئەسکەری و نیزامی ئێرانت کوشتووە، بەوە ناڕزایەتی خەڵک زیاد ناکە، بەوە ڕق و کینەی میلەت زیاد دەکا. ئەم پێم وابێ باشترین شت ئەوە بوو کە دەبوو ئەم هێزانە ئەوەڵەن جارێ ئەمریکا لە شەڕی عێراقیدا توانی بەهۆی تۆنی بلێرێکی ئاوە بە قووەتی سەرۆکوەزیرانی بریتانیایە تەحالوفێکی چاکی بۆ خۆی دروست کرد. ئەوەندەی کە لەبیرم بێ 16 دانە دەوڵەتی گەورە لە تەحالوفی ئاغای بوشدا بوون کە سەدامیان ڕووخان. بۆیە ئەم دەفعەی تۆ دەبینی بەغێر از ئیسرائیل و ئیسرائیل کەسیان لەگەڵ نییەم، تەنانەت بریتانیا کە هەمیشە و دایم برایەکی بە حەقی ئەمریکا بووە بۆ خۆی هەمیشە و دایم هێژمۆنی بریتانیەکان بەسەر ئەمریکاوە دیار بوو زاڵ بوو، ئەو دەفعە ئەسڵ خۆشی تێنەگەیاندوە. ئەمە وڵاتێکی ئاوا گەورە شەڕێکی ئاوا قورسی پلەیستەیشنی و درۆنی بەوەندە کەرەسەی ئیسرائیل و ئەمریکا دیارە کافی نەبوو، دیارە کە نانتوانی گوز و گومبەت زەربەکەی لێدەن و بکشێن. ئەوان پێیان وابوو لە ڕۆژی ئەوڵۆ من ئاگام لێ بوو کە دەیکوت بنیامین نەتەنیاهو دەیکوت ئێمە هەر لێی دەین میلەت هەڵدەستی، ناوانە بوو میلەت هەڵنەستا و ئەمە هەڵەیەکی استراتیژی تۆ بوو ئاغای بنیامین نەتەنیاهو، ئەوە تۆ بوو ئەو هەڵەیەت کرد کە هیچ شناختێک ئەو جوورەی کە دەتکوت ئیسرائیلەکە شناختیان لە کۆمەلگا و فەرهەنگ و ئادابی ئێرانی هەیە نەدبوو زۆر خراپی تێگەشتی. لەوەشدا هەڵەیەکی تاکتیکی زۆر سەیر و عەجایبیان کرد. ئەزانین چۆنە ئەسەن بەرنامێکی مشەخەص دەبووەرەوە دەکە لێدەن و جوار کەسی وەکو خامنەی بکوژن میلەتی دی بۆ خۆی دی هەڵدەستێت. نا ئەوان جارێ کارێکی باشیان کرد کە کوردی ئێرانێ بە تاقی تەنیا نەچوونێ ئەو حەوزەیەوە، نەچوو خۆی دەو حەوزەی باوێکە خنکانی بەدواوە دابوو. ڕاستە ڕێی مخالیفی شەیە بۆ ئەوەی کە ئەگەر ئێمە چووبین شارۆچکەیەک شارێک دێیەک گوندێک منتەقەیەک مانگرپایە
و ئەو دەمی میلەت خۆی ئامادە دەکرد و بەو چەکانێکەوە دەستکەوت و مسەلح دەبوون و وردە کوردستانەوە دەبوون. نا ئێمە دەبوو لە زیاتیەوەی کە تۆ دەزانی هەر لە دەیمانگدا ئێران 40,000 کەسی کوشت، 40,000 کەس، یعنی ئەمە گاڵتە نییە. ئەم مەلایەنە بۆ یەکەمین جار لە دوای سەفەویدا دەسەڵاتی سیاسی و ئەسکەریان لەم ناوچەکەیدا پەیدا کردووە. ئەوان دەزانن بیدۆڕێنن تازە شیعە بۆ 1000 ساڵی دیکەتەوە، بەڵام ئەوان خراپەکەی دەوەی دابوو کە پێیان وابوو کە ئەگەر ئەم شەڕە بدۆڕن ئیدی ئەوانیش هەموو کەس نامێنێ، کەس نە ڕێگایان دەدانە، کەس جارێکی دیکە دەتوانن بێنەوە سەردەسەڵات. ئەوان دەزانن، ئێمەش دەزانین شیعە ئەسنا عەشەری ویلایەتی فەقیه لە ناوچەکەدا لە ناو بچێت زەحمەتە جاریش کە سەرخەڵداتەوە، زۆر زەحمەتە. بەهەرحاڵ دنیاکە ئیوەی نییە، دنیاکە سەردەمی یەک فاکتەری گرنگ کە بەڕێی من کەس تەوجێی پێناکە، ئەویش ئەوەیە کە کۆمەلگای ئێرانێ کۆمەلگایەکی جوانە، کۆمەلگای مەسەن بریتانیا کۆمەلگایەکی پیرە، یعنی هەرە جوانەکان ڕەنگە من بم. ئەمە زۆری فەرقە، کۆمەلگایە کە جوانە وەکو ئێران و کۆمەلگایە کە پیرە. پیر هەر دەبێت تۆ سەرفی لێ بکەیت، دەبێت ئاگال لێ بێت، دەبێت تەڕۆویشکی بکەیت. بەڵام کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی زۆر جوانە، کۆمەلگای ژیناکانە. تۆ دەبینی لە حرەکەتێکی کە لە کوردستان لە سەقزی تۆوە سەری هەڵدا، تۆ بزانە تەواوی ئێرانی گرتەوە. بۆ چونکە ژینایەک لێوەدا بوو بە سومبول، ئەو ژینایە کە پێی دەڵێن نەوەی زێت، ئەمە هەموو ئێرانی گرتەوە. بۆ ئەمە هەزار شتمان کردووە لە کوردستان، هەندەی دەنگدانەوە نەبووە لە ئیسفەهان و لە شیراز و لە تاران و لە تەورێت، بەڵام ژینا لە هەموو شار و شارۆچکە و گوندێک دەنگی دایەوە. بۆ چونکە یەک دروشمێکی زۆر دروست بوو، سێ لە مێژ بوو ژنان لە چەوسانەوەی ژێر نیقاب و ئەوە دابوون لە ئێرانێ، و سێهەم ئەوەی کەم بەڕاستی جیلێک نەوەیەک دەستی پێکرد کە ئەوڕۆ لە ئێرانێ 170 کۆمەلگا پێک دێنێ. ئەمن پێم سەیرەکە مەسەرەن کۆمەڵناسان توێژەرانی کۆمەلگا ناچن بیر لەوە بکەنەوە، ڕاستە خۆ زەحمەتە تۆ بتوانی پسی ئەحسایەک بکەی بزانی تەمەنی ئەوڕۆی ئێرانێ چەندە. تەمەنەکە ئەوەی کەم پێت دەڵێم ڕاستیکی حاشا هەڵنەگرە کە 170 تەمەنی عەشیمەتی ئێرانێ ژێرەوەی 65 ساڵە، ژێرەوەی 6 ساڵە، ژێرەوەی 70 ساڵە، کەوابێت ئەم تەمەنێکی زۆر 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 جوانە، و ئەوە جوانانە زۆر ڕادیکاڵن، و ئەو جوانانە وەکو ئێمەمانان ساڵانی 70 و 80 نەدیوە، هەمویان ئەو دەسێ دەهەی ڕابردوون، و ئەوان ئەوە تێناگەن بۆ دەبێت چارشێو لەسەرکەم، ئەوان لەوە تێناگەن کە بۆ دەبێت مەسەرەن ئەو هەموو بەند و بەستە، ئەو هەموو مەحدودیەتە بۆ کچێکی 16 ساڵە 17 ساڵە بێتە پێشێ. ئەمە بۆ خۆی کە ئەکسەرەتی عەشیمەتی ئێرانیش ئەوانە دروستی دەکەن، بۆ خۆی فاکتەرێکی گەلێک گرینگە کە بەڕێی من لەباری کۆمەڵناسیەوە نە ئێرانیەکان، نە ئەمریکیەکان، نە ئیسرائیلەکان و نە ئۆپۆزیسیۆنیش تەنانەت ئەو ڕاستیە نازانن کە کاکە ئەتۆ سبەینە دوا ڕۆژ ئەتۆ لەگەڵ چی هەڵدەسی دادنیشی، لەگەڵ ئەو نەوەیە هەڵدەسی دادنیشی کە ژێری 20 ساڵن، کە زیاترین ئەکسەرەتی کۆمەلگای عەشیمەتی ئێرانیش پێک دێنن. بۆیە ئەم بەڕێی من دەبوو ئەوان تەرکیزیان کرد بە ئەمریکا و ئیسرائیل کە کۆمەلگای ئێرانی چێ، هەڵسەنگاندنێکی ئاکادمی بابەتیانە کۆمەڵناسانان بۆ کۆمەلگای ئێرانێ کردبە. ئەو جارەکانە ئەتو ئینتیزارت هەیە چێ بێتە سەرجادێ، ئەگە کۆمەڵە و دموکراتە کاکە تو هەڵەی ئەم کۆمەڵە و دموکراتە ئەو زەمانەی کە ئێمە لە زەردەمی کاکفوادی هەموو سابڵاغ و سنە و مەریوان داهاتنە سەرجاددا بە نێوی کاکفواد و بە نێوی قاسملووی بە نێوی چێوچێ، ئەو جیلە نەماوە، ئەو نەوەی نەماوە، ئەوە نەوەی منە کە پێمان وابوو و واش بوو کە مەسەلەن ئیتر کاکفواد کاکلووت و قاسملوو قسەی ئەوەڵ و ئاخر دەکەن و هێژمۆنیەکیان دروست کرد بوو، کاریزمایەکیان بۆ خۆیان دروست کرد بوو، بۆیان دروست کرابوو تەنانەت ئەو ڕۆکانە ئەو کاریزمایان نیە.
هەر گەنجێکی کە تۆ لە سەقز لە سنا لە مەریوان دەیبینی ژینایەکە بۆ خۆی ئەوە دەبێت تۆ زۆر بچی دەناخێەوە زۆر بچی دەناوێەوە کە ئەمە بەچی دەوروژێ بەچی دەبێتەوە ژینایەکی دیکە لە ژیناشدا ئەمە هەڵی گەورەمان کرد نەمانتوانی هیچمان لەو مستەوایەدا نەبووین کە تەقابولی ئەو هەستانی ژینای بکەن تەقابولی ئەوە بکەین کە ئەمە چییە لە چۆ سەرچاوە دەگرێت بۆ وایە منداڵێک کەسێک گەنجێک لە بن چێلێکی کە تازە دانراوە هاوار دەکات ژیان ئازادی هەموو ئێران دەڵە ژیان ئازاد ئەمە لێکۆڵینەوەیەکی زۆر بابەتی دەویست کە دەکرا ئیسرائیلەکان و ئەمریکیەکان ئەگەر بەڕاستی چوبان دەنام پێش ئەوەی کە ئەو شەڕە ئاوا دەست پێ بکەن ئەوان ویستیان داگیری کرد ئەوان ویستیان ئێستاش دانوێت داگیری بکەن بەڵام ئێران بڕێی من داگیر کرد شەڕی دەدۆڕێنێ شەڕی دۆڕاندووە زۆر لە مێژوودا شەڕی دۆڕاندووە بەڵام ئێران لە سەردەمی ملوکل تەوایفیشدا ئەگەر بتەوێت ئێران داگیر بکەی ئاسان نیە بەرەو ماڵوێرانی چۆ و بەرەو ماڵوێرانی تربوونیش دەچێت حقیقەت ئەوەی ئاگربەست ماڵوێرانکەرە ئەو ڕۆکانە ڕەنگە جەماعەتێک تەعەجوب بکەن عەلی چۆن وا دەڵێت کوشت و کوشتار بەز نییە شتەکە خراپ حاڵی مەبن ئەو ئاگربەستە ئەو مماتەڵەکردنە ئەو خۆ خافڵاندنە خەڵک لە ناو بۆشاییدا هێشتنەوە قاز لە عەرز دەبوونە ماڵوێرانکەرە وردە دەبێتە جەنگی ئەعساب وردە ژن و پیاوەکە لێک لە بیانوو دەبن وردە کانونی بە قەولی ئێرانەکان دەڵن گەرمی خانەوادە هەڵدەوەشێت بۆ چونکە ئیتر تەحمل نەماوە پیاوەکە دێتەوە پارەی پێ نەبووە 2 مۆزان بۆ منداڵەکەی بکڕێ بابەکە دێتەوە دەبینی هەفتەیەکە 10 شەوە سفرەکە بێگۆشتە سفرەکە گۆشتی لەسەر نییە دەچێت لەولا بۆی کە منداڵە ساواکەی ئێسقانی بە قووەت بێ دەچێت مەسەلەن لاقەمەری شکەی هەمیشە دایم فڕەدراوە هەمیشە دایم دەچێت ئەوی دەکڕن دڵ ئاوەکەی بۆ منداڵەکەی بە قازان ئەنی هیچ ڕێگایان نەماوە بۆیە ئەم ڕێگایە ئاتەش بەستە مەرحەلەکە درێژ دەکاتەوە قۆناغەکە درێژ دەکاتەوە درێژکردنەوەی ئەو قۆناغی کە ئێستا ئەمریکا و ئیسرائیل بۆ کۆمەڵانی خەڵکی ئێرانیان دروست کردووە و جمهوری ئیسلامی بۆ خەڵکی دروست کردووە ئەمە یەکجار ماڵوێران کرا بۆ چونکە خۆ ئاتەش بەست ئەوە نییە کە مەسەن مەعیشەت چاکە ئاتەش بەست بۆ ئەوە نییە کە مەسەن کۆمپانیاکان بچنەوە ئێرانی و کارێ بکەن ئاتەش بەست بۆ ئەوە نییە کە بێکاری نرخی بێسێتە خوارێ نا هەمووی زیاد دەکات لە ئاتەش بەستدا چونکە بلا تەکلیفی هەیە ئەمە خەتەرێکی یەکجار گەورەیە ڕاستە خۆستایان دل لە مێژ نییە بەڵام لەوە زیاتر بێتە 6 مانگ و 7 مانگ ئەمن دڵنیام سعرەکان دەفرێن تەوەڕوم ئەوەندە زیاد دەکا کە هیچ کەس دەرەخەتی نایە بۆیە ئێستا 80 خەڵکی ئێرانێ تەبەقەی فەقیر یان متەوەسیت بەخوارەیە تەبەقەی متەوەسیت بەخواریش ناتوانێت ئەو نیازانەی کە ئەو ڕۆکانە گەنجی سەرخیابان و سەرجاددا داواکاری ئەو نیازانن وان جێبەجێ نابێت هیچ بابێک گوێ جێبەجێ نابێت دەناتەنانە ئەوەی کە بۆی جێبەجێ بۆ هەڵات ڕۆیشتۆ ئەوی دیکە ماوەتەوە بۆ قڕوەسەری ماوەتەوە بۆ بەدبەختی بۆیە بە عەقیدەی من بە نەزەری من ئەویش ئەوەیە کە ئەو ئاتەش بەستە حتا کورتتر بێ باشترە و تەکلیفی 90 میلیۆن خەڵکی ئێرانێ یەکلا بێتەوە ئەو تەکلیفە ناکرێتەوە لە ئاسمان بێ وە بڕۆی بۆ ژیان ئاوا نابێت ژیان ئاسایشی دەوێت ژیان سەقامگیری دەوێت ژیان ستابیلیتی دەوێت بۆیە ئەم پێم وابێت کە ئەوان نامردانە لەبەری هەڵدێن زۆر نامردانە ئەوڕۆ هەم بنیامین نەتەنیاهو هەم ترامپ زۆر نامردانە خەریکن لەبەر فشار و لەبەر ئەو بەرپرسارەتەی 90 میلیۆن خەڵکی ئێرانە هەڵیدێن لەبەری هەڵدێن حەق نییە هەڵێت حەقام کە ئەتۆ بێ ڕێگاکەت بگۆڕی و ئۆپۆزیسیۆن بە قووەتکەی و ئۆپۆزیسیۆن بچێتە ناو کۆمەڵانی خەڵک و ناو کۆمەڵانی خەڵک ئێوە ماوەیە بچنە دەرەوە ئەو ماوەیە کار خۆتان بشارنەوە ئیم ئەمریکا و ئیسرائیل بۆ ئەوەی کە خەڵک بێتەوە سەرخۆی کە با بە شەڕی میهەنی نییە شەڕی نیشتیمانی نییە شەڕی چاکە و خراپەیە شەڕی فەقیر و هەژارە خەڵک ئەگە ئەوەمان کردبایە لە ڕۆژەوەڵەوە بە دڵنیایی میلەتی ئێرانێ خۆی بێگانە نەدەکرد نەتەنیا خۆی بێگانە کردو بەڵکو هاتە بۆتە فاکتەر بۆتە لایەنی ئەوەی کە دژە ئەمریکایە لایەنەوەی کە دژە ئیسرائیلە
لانەوەی کە حبی چۆتەوە بووە هەتیوێکی کە هەموو جانی سەقەت بووە بۆ تەقیمە کوڕی خامنەی حتیان بۆی چۆتەوە سەرێ شەوانە لە سەرجادەکانی زەنجان و تاران و تەورێت هاواری مشتەبای دەکەن. ئەمە کارەساتە ئەتۆ ئەو عەتفەت دروست کرد ئەمریکا، ئەتۆ ئەو عەتفەت دروست کرد ئاغای بەنیامین نەتەنیاهو، پێت وابوو زۆر ئاخڵی بەڵام زۆر ئەحمەقی. دوو فاکتەری زۆر گرنگ کە دیسان بۆ ئەو پرسیارەی جەنابەت، یەک ئەوەی کە خۆیان لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا کە لە کەمپەکانی باشووری کوردستاندا ژیاون نەیانتوانیوە بۆ خۆیان ئاکادمیەکی وا دامەزرێن، نەیانتوانیوە بۆ خۆیان ئەنستیتویەکی وا دامەزرێن کە لە وەختی وادا بێن و پەنانیان پێبێت بە بڕن لەوش ئەگەرەیدا ئاوا دەکەین، لەو ئەگەرەیدا ئاوا دەکەین. یعنی لە ئەقل دەبوو دموکرات کۆمەڵە هەمویان تەنانەت پەژاک ئەوە کە دەڵە تەکلیفی بن ڕوونە و کاری خۆیان دەکەن، بەڵام بە هەر حاڵ هەمویان نەیانتوانێ بڵن کاکە ئەمە 3 ئەگەرمان پێ 4 ئەگەرمان پێ لە ئەگەری ئیشغاڵی ئێراندا ئاوا دەکەین، لە ئەگەڵی قیامی خەڵک ڕاپەڕینی خەڵک ئەوە دەکەین، لە ئەگەری نازانم نەشەڕ نەئاشتیدا ئەوە دەکەین. ئێستا حقیقەتەوەی نەشەڕ نەئاشتێ هیچ پلانێکمان نیە. دوو ئەوەی کە بەڕاستی دیسانەکانە ئەمریکا و ئیسرائیل سیاسەتێکی زۆر چاواشەکارانەیان بەکارهێنا سەبارەت بە کوردەکان، پێیان وابوو کە دەتوانن لە ڕێگای غەربی ئێرانەوە لە ڕێگای ڕۆژهەڵە ئاوای ئێرانەوە بتوانن کە مەسەڵەن کۆمەڵانی خەڵک تەحریکن لە وەست بە وەسیلەی ئەو حیزبانە، کەمە هەڵەیەکی زۆر گەورە بوو، هەڵەیەکی یەکجار گەورە بوو کە ئێمە ئێستا ئەوە دەبینی کە ئەوە ڕووی نەدا و ئەوانیش پەشیمان بوونەوە. پەشیمانیەکەی وان ئەوە نەبوو کە بێن بڵندانیشن لەگەڵ دموکرات و کۆمەڵە و ئەو حیزبانە بڵم بابە ئێمە هەڵەیەکمان کرد، حیسابێکی خەڵەمان کرد، بەڵام بۆ معناینێک ئەمە پشت ئێوە دەکەین. ئەوە پشتیان تێکردن هەر یەکسەر. ئێستا دەڵە چەکم ناردووە چەکەکەون بۆ خوراوە کاکە خۆر داوتە بەچێ وەرە پێش بڵام داوتە بەچێ دموکرات پارتی دەڵێ داوا بێچێ یەکێتی دەڵە داوەتی بێ. ئەمە سیاسەتێکی زۆر چاواشەکارانەیە زۆر وەرە بزانم داوتە بەچێ. ئەو زاد دوو ئەوەی کەم کاکە ئێوە بۆ دەستنە کەمپە تۆ وەختێکی دەبینی درۆن وەخت و بێوەخت شەو نیوە شەوبەری بەیانی وژ دێتە ناو پەنجەرەکەت بۆ دەچی بۆ سوورداش. یعنی بەڕاستی من لەوەدا لیان تووڕەم زۆریش و بەڕاستی پێم وابێ کە دڵسۆزیان بۆ ئەو کۆمەڵە گەنجەی کە هاتوون احتمادیان بە ئێوە کردو چەکی ئێوەیان هەڵگرتۆ ئێوە دڵسۆزیتان بۆوانە نییە. بەڕاستی پێتان دەڵێت دڵسۆزی ئەوە نییە کە تۆ 4 دانە فاسۆلیا و 4 دانە برنج و چیلۆ برنجیان بۆ دەکڕی لەوێت. تۆ پێم بڵ بزانم ئەم چوومە تۆ من چویە سوورداشی ئەتۆ بزانم ئەم سوورداشە قازانجی چێ. بەڵێ سەردەمێک ئێران فشاری هەبوو لەگەڵ بەغدا و لەگەڵ ئەو مەمورینی ئاسایشی کوردستان و بەغدا و هاتن چوونە ناو مەقەڕەکانی دموکرات کۆمەڵە و ئەوانە و ئەو کەڵەگایەتیان کرد. ئێوە نەدەبوو قبوڵتان کردبایە، قبوڵتان کردووە زۆر باشە بۆ دەچم بۆوێ. ئەو جارەکانە شووی بۆوێ کە دەزانی کە ئەو سیاسەتی 3 ساڵ لەوەی پێش هەر باوی نەماوە و کەس لێی ناپرسێ و ئەو زوڵ و زۆرەی کە دایان کرد و ئەو فشارە ئێستا کەس جوابیان نادەتەوە هاتپایەوە ئێستا وەکو من و تۆ لەو شارەوە کەس نازانێ ئەتۆ لە چگەڕەچێکە من لە چگەڕەچێکم. ئەی تو کاکە تۆ ژوات کردبایە خۆ ئەتۆ قەرارە نییە شەڕی چەکداری بکەیت نەیانێشتی بۆ خۆشت نەتکرد نانیشتی بۆ خۆشت نەتکرد. ئەتۆ دەتوانی جواب نەدەیەوە. ئەتۆ دەتوانی بڵێ کاکە ئەمریکا من بە قسەی تۆ ناکەم، ئەمە میلەت هاوارم لێ دەکات میلەت بانگم دەکات، بەڵام حقیقەتێک با بە خۆمان بڵین سەر دەرزێکی دەخۆمان ڕۆکەین لە پێشدا. ئەویش ئەوەیە کە ئێمە بڕوامان بەوەی نەبوو کە میلەتی سابلاغ و سنە و کرماشان ئەرێت چەند بەرەو پیرمانەوە دێن، نا لەوەیدا ئێمە گومانمان لە خۆمان نەبوو و ئەو بناغەیە کە دەبێ بناغەیەکی پتە و بە ئیمانمان پێی هەبێت نەبان بوو. دەنا ئەگەر ئێمە زانی بامان کە ئەمن پسمەوە کرماشانێ بە مەفرەزەیەکەوە هەموو خەڵکی کرماشان بەرەو پیرمەوە دێ دەبوو بیکەین. بەڵام ئایا واقعەن حیزبەکانی ئێرانیە ئەو ئیحتیمادیان بخوان هەیە؟ یەک زارێ بێ ئیحتیمادی، دوو ناشارەزایی و تۆ مەسەلەن با من بگەڕێمەوە سەر ئەوەی کە مەسەلەن لە غەزاڵی ڕوویدا. بەڕاستی غەزاڵ دەبوو ئاوە شەید بێ؟ نا، ئەمە بێ بەرنامەیی بوو. ئەوەی بوو کە تۆ تەنانەت
هاتووی لە سوورداش دانیشتووی کەمپێکی مەدەنی بەخۆ دەڵی کەمپی مەدەنی، یەکێکی دیکە دەڵە کەمپی مقڕەکەمان، یەک دەڵە مەقڕێک دەڵە کەمپ. ئەمە لە حقیقەتدا سەردە شێواویەکە کە ئێوە تووشی بوون. ئەگەر دەتانزانی کە ئەوە مەقڕی پێشمەرگە نییە و توانی مەسان ڕەبایی بۆ دروستکەی و زدی هەوایی بۆ دروستکەی دەشتێکە ئاوە وەکو ئەو عەرزەی و دەڵێ هێلکەیە داکراوە، ئەی معلوم ئەتۆ بۆ لەوێ ئەتۆ ئەگەر کەمپی مەدەنی دروست دەکەی دەبێت بڵێ کە من کەمپی مەدەنی من چۆنە، دەبێت بەڕاستی بە کۆمەڵانی خەڵکی و بە هێزەکانی دەوروبەر بڵێ کە ئەو کەمپە مەدەنیە، ئەو کەمپە خەڵکی فەقیر و هەژاری تێدا، خەڵکی بێچەکی تێدا. ئەمایان نەکردو هیچ، هاتون دەڵێن مەقڕ مەقڕ کە دوژمن پێی وایە کە تۆ لەوێ هەزاران پێشمەرگە ئەوە دەکەی ئاموزش دەدەی دێلێت دەدا. بەڕێی من ئەوە کارێکی خراپ بوو، دەبوو دەست بەجێ کە دەیانزانی ئەمریکا نایڵە پسێوە کوتی مەچنەوە جارێ مەچنەوە دا بەو زمانێک کە من کوردم خۆش دەوێت نامەوێ بکوژدێنەوە قسە قۆڕانە بەڕاستی بێمعنایانەی کرد. ترامپ تۆ گە دەزانی یارمەتی بکە با بچێ شارۆچکەیە بگرێ، بەڵکو ئەو شارۆچکە گرتنە ورە بۆ خەڵک بەرزکاتەوە، ورە بداتە خەڵک و خەڵک مستەلح بێت. ئێستا دەڵێ چێکێکی زۆرم ناردوو بووە ئێرانێ کوا لە شوێیە من تۆ لێرەی دەزانین ئەگە خوراوە وەرە پایە قوحسێ و چی خواردوێتی مەشارەوە بیڵە بە خەڵکی ڕۆژهەڵاتیش دۆست و دوژمنی خۆی بناسێت. بەڕێی من درۆ زۆر دەکەن و ئەو درۆیانە ئاوای لە خەڵک و دۆسەر لێ شێواوی دروست کردووە. پێم وابێ حیزبەکانی کوردی ئێران ئەگەر دڵم بێ بێڵم ئەویش ئەوەیە کە هیچ ئامادەیەکی